دایجان فەرموو چیرۆکی خۆتمان بۆ باسکە. بەێ من لە ساڵی 2014 ئامۆزایەکی پیاوەکەم ڕەحمەتی باش خوافک ئەمن ئیشەکەم هەبوو گوتمەگە ئیشەکەم تەواو بی هەندێک پارە گوتی بینە لە کنەمەدانێ بە ئامانەت وەچی ئیشەکە تەواو بوو تەسمیل دەکەین ئەگە ئیشەکە تەواو نەبوو پارەکە دەدەینەوە. ئەمنیش دوو دەفتەرم لە کنیان بوو ئیشەکەم نەکرا ئیشەکەم نەکرا منیش گوتم بینم پارەم بدەنەوە پارەکەیان نەدامەوە هەر گوتیان ئەو ڕۆسبەی ئەو ڕۆسبەی نیاندامەوە چەند کەسم بردەگەژیان کە بە خۆشی بمدەنەوە هەر حاشایان دەکرد هەر سوندیان دەخوارد وەڵا ئاخیری گوتم مەرن ئەوەکم لۆ بکەن کۆمپیالەکم لۆ بکەن ئەوانیش یعنیوەچی برەی زۆرزان بوون هات کۆمپیالەکەی بە ناوی کوڕەکەی کرد کوڕەکەشی هیچی بەناو نییە کۆمپیالەی بە ناوی کرد و کوڕەکەی ناردە خارج کوڕەکەی بەخۆی بەژنی ڕۆشتن لۆ خارج ئەمیش هەستام شکاتم کرد محکەمەش مەحامیەکشان خێزانەکەی کوڕی پلچی مەحامیە ئەو لەگەریان لەگە حاکم نازام ئیتیفاقیان کرد چ بوو ڕۆژی محکەمەی حاکمەکە هیچ هەر کەلیمەی لە من نەپرسی ڕاست بابەکەی ئیفرات کرد بەخۆی ئیشەکە بابەکەش کردی وەلەو سوندەخوا دەرێ من نەم کردێ بەزە من شاهدم هەیە تەلەفۆن هەیە کۆڕک هەیە کە ئەوە تەلەفۆنی دەکرد هەموو ڕۆژ دەیگۆ زوو پارەکە بینە زوو پارەکە بینە باش بەرێ باش هۆکاری پارەکەی تۆ چی بوو کەیات بۆ ئامۆزایی با بڵین پیاوەکەت ئەوە ئامانەت علەساس گوتینە ناو قاسەی دادنین ئەگە ئیشەکەی تو تەوان وەسیت بوون وەسیت برێ وەسیت بوون ئیشەکەم تەواو بی پارەکەی تەسمیل دەکەن ئیشەکەم نەکرد یعنی جەنابە دایجان تۆ بە دڵپاچی خۆت و بە پاچی خۆت و بە دڵسافی خۆت هاتی دوو دەفتەرەیە بۆ ئامۆزایی هاوسەرەکەت دوو دەفتەر و 33 وەرەقە بوو بە 33 وەرەقە وردە وردە لێ مستاندن نان نەبوو بخۆم لەو گۆڕای مامەوە ماری خۆم هەموو فرۆشت بوو هیچ نما بوو لە دەرکان کەت بوو باش پێش ئەوی پارەکەی بنێ هەڵبەتە دۆستایەتی و خزمەتیشی باشتان هەبوو ئامۆزای پیاوەکەمە ڕەحمەتی ئامۆزایتی پەیوەندیتان باش بوو پەیوەندی کۆمەڵایەتی وەنیە 20 ساڵ پاش مردنی پیاوەکەم 20 ساڵ بۆ من ئەوانم نەدیت بوو ڕۆژەکی لەکن بازاری نیشتیمان هاتە بەرامبەرم بۆتی خەریکی چی بۆتم ئەم من خەریکی ئیشەکی ئەو هامە بۆتی بینە ئەمە لۆت دەکەینەویشە ئەمنیان هەر خەرتان با بوو کوڕ گوتی کوڕەکەم ئەوی شەی دەکا بینە ئەوی شە تەواو بوو پارەی تەسمیل دەکەن تەواو نەبوو پارەکە دەدەینەوە دەستخۆش نەیاندامەوە پارە هەتا ئیستا 1000 سندیش دەخوا حاکمیش سوالیشی لە من نەکرد لە محکەمە هەر برێت چیان نەتوو کردیە برێ شاهێدت هەیە یان نییە هیچی دەستخۆش 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 زۆر زۆر بەخێر بێ باشە مژاری ئەم شەوی بەرنامەکەم بابەتی ئەم قەرز و قۆڵە و پارە خواردن و ئەو چیرۆکە دووبارەیە کە لە کوردستانە کۆتایی نایەت هەمیشە منێک کوڕێک و هاوڕێک و خزمێکی ئارە 24م کاتێکە ئاچم بۆ داوای قەرز لە هاوڕەیەکم لە برایەکم لە خاڵم لە مامم موعیدێکی بۆ دانێ موعیدەکە نایەمەوە کۆتایی چیرۆکەکە وای لێیە ئەو کەسەی کە قەرزەکە ئابە منیشی لە دەستەچێ و قەرزەکەشی لە دەستەچێ و ئەمە چیرۆکێکی نەبراوەیە لە کوردستانە لە قەرزێکی زۆر زۆر بچووکەوە دەست پێەکە هەتا قەرزە گەورەکان جا نەبێتە قسە و باسی سۆشیال میدیا هیوادارم هەم قەرزارەکانم بۆ تاکەن لەم بەرنمەیە و هەم ئەوانەی کە قەرزیشیان ئەیرێتێ بۆم تاکەن بۆی کە شتێک فێربین زۆر بەخێر بن مامۆسا ئەم چیرۆکە دووبارەیە من قەرز وەرەگرم و تۆ قەرز وەرەگریت و دوایی نایەیتەوە و دوای پارەکەم خورا و دوای ڕقەمەکەم بلۆکەکەیت و ئەمە کەی کۆتاییە و ئەمە کۆمەڵگەی تر هەیە ئاوەکو ئێمە بە ساویلکانە احترامەن چاوی دایە ماچەکەم ینی ئاوە بە ساویلکانە لە بەردەمی بازاری نیشتیمانە تۆ ببینم دوو دەفتەر و 33 وەرەقە و لێ بسەرم و بەبێ هیچ شتێک و دوای ئەم لاولای یەک ماچکەین و من دوو دەفتەر و 33 وەرەقەکە و بۆ بخۆم و تۆش هیچ پێ نەکرێ یعنی کێشەکە لەوایە یاساش وەکو پێویست ڕۆڵ نابینێ یعنی بۆ نمونە زۆربەی و کەسانی کە پارەیان خواردووە لە ڕووی یاساییەوە هەڵبەتە ئێمە لای جەنابیشە یعنی تقریباً
وەکو بەرزێکی بانان بۆی دەرەچن لە خراپترین حاڵەت ئەگەر دەفتەرێکی خواردمێ مانگی 50,000 بۆ بڕنەوە و ئینەڵاو بڕایەوە. ئەمە کەی کۆتاییە و ئەمە هۆکارەکەی چییە و ئەمە بۆ وایە؟ دەست خۆش کاک دەروون بابەتێکی گرنگە و ئەکرێ بڵێن هەمومان ئەوەی کە لێرە دانیشتوین یا ئەوەی کە لە دەرەوە گوێمان لێگرێ یا قەرزمان کردووە لە مەرحەلەیەکە یا قەرزمان وەرگرتووە. من بەمە بەستەوە لە پەیجەکەی خۆمم پرسیارم کرد نووسیم تۆ قەرزت کردووە یا قەرز و داوە یا لە هەردووکیانی. یەک نەفەر کۆمنتێک هاتووەڵە هیچ کامیان، یعنی زۆری نەمان ئەگەر سیر بکەین لە مجتەمەعا یا لە مەرحەلەیەکە قەرزمان کردووە یا قەرزمان داوە. هەردوو لاشمان احتیمالی هەر گلەی لە یەکتری بکەین، چیەوەی کە قەرزی داوە کە چیەوەشی کە قەرزی وەرگرت بێ بە جۆرە لە جۆرەکان. بەداخەوە کۆمەڵگەیە کە ژێرخانێکی بەڕاستی یاسایی باشیەکەوە کاگاسۆ زیاتر شیەکاتەوە، بەڵام خۆش باوەڕێکی زۆر زیادەمان هەیە. ئێمە وەکو ملت گرفتێکمان هەیە لەگەڵ خۆمانە، زۆر جار ئازارەکانی خۆشمان بیرەچێتەوە. سەیری ڕابردووەکەی هەمیشە بینین چەند جارێک هەڵخەڵەتێنراوین، چی لەلایەن دەوڵەتەوە، چی لەلایەن موسساتەوە، چی لایەن هێزی جیاوازەوە، چی لەلایەن نزیکەکانی خۆمانەوە، چی لەلایەن دەوروبەری خۆمانەوە، کەواتە زوو بڕیارە دەین زوو ئەچینە ژێر کاریگەریەوە. ئەمە خاڵی دووەم بابەتی قەرز. خودی قەرز لە ڕاستیا پرۆسەیەکی جوانە. ئەگەر سەیری ئاینی ئیسلام کەی لە زۆرە لە شوێنەکاناڵێ پێغەمبەر درودی خوای لێ بێ فەرمێ ئەڵێ ئەگەر دوو جار قەرزت دا بە کەسێک ئەکرێوە لە کاتی خۆیادایەوە خوای گەورە بە ئاستێک بۆت بنووسێ وەکو بەخشینێک بێت کە تۆ بەخشی بێت بە کەسەکە، واتە خودی قەرز خراپ نییە. بەڵام کێن مامەڵە لەگەڵ قەرزاکەن ئەمە بەداخەوە هەڵەکە لێرا ڕوەدا ئەوەی کە قەرزەدات جوانە باشە چاکە پاکە. بەڵام ئایا ئێمە گرفتمان هەیە لە پێدانی قەرزەکە بە چی میکانزمە قەرز بدەین؟ ئێمە ئەگەر سەیری حتا دەوڵەتەکان بکەین، سەیری ئەمریکا بکەین. ئەمریکا لە ساڵی 2023 کۆتا داتای ئەڵێ 31 تریلیۆن دلار قەرزی کردووە. باشە عێراقێک 150 ملیار دلار قەرزار بێ، بەڵام ئایا قەرزەکەی ئەمریکا کە تریلیۆنە لەگەڵ قەرزەکەی عێراقا یەکێکە؟ نەخێر. من وەکو تا کە قەرزێک لە جرابتەکەم قەرزەکەم بۆ چییە؟ بۆ جەمالیاتە، بۆ کەیف خۆشی خۆمە، خانووی گەورەتر بکەم، سیاری جوانتر بکەم، جلی جوانتر لەبەر بکەم، گەشت و گەڕانی باشتری پێ بکەم، یان مناڵەکەم حاجەی بە قەرزەکە هەیە، یان پێویستیم بەوەی مناڵێکم خەمە مەدرسە، یان بریندارێک و نەخۆشێکم هەیە لە ماڵ و پێویستی بە چارەسەرە. ئێمە بەداخەوە تەنانەت زۆر جارێ و نمونەم گێڕاوەتەوە کە باوکم بە ڕەحمەت بێوی لە دوکانەکەما کابرا دێت داوای قەرزم لێەکە، ئەوی کە پێڵێم ناوت چییە؟ ناوی سێی خۆتم بەرێ، ژمارە مۆبایلەکەم بدێ، مۆڕم لێەکە لە کاتێک ئەو هاتوو قەرز لە من وەرەگرێ. ئێ خۆ منە بێت دوکۆمنتێک لە بەردەستما بێ ژمارە مۆبایلەکەی کەفیلەکەی کێیە، بۆ ئەوی زۆر جارە کەسەکە خەمە موقعی خۆیەوە پێڵێم ئەڵێم کێ کەفیلتە، ئەڵێ فڵان کەس، ئەڵێم تەلەفۆنێکی بۆ بکە کە بۆ یەکات لەو دقا ئەو کەسی کە ئەم پێوە شانازیەکە و کەفالەتی بکە کەفالەتی ناکە. ئێمە لێرەوە تێگەم. بەڵام کاتێک ئێمە بەبێ وەرەقەیەکی دوکۆمنت، بەبێ تاریخێکی گەڕانەوەی قەرزەکە، بەبێ ئەوەی بزانم قەرزەکەی بۆ چییە، بەبێ ئەوەی بزانم ئایا ئەمە حاجەیە یا کەمالیاتە، ئەبێ چاوەڕوانیەوە بکەم چەندین نمونەی وەکو دایە لەناو کۆمەلگا دووبارە بێتەوە. ئەمە بەشێکی دیکەی خەڵکێکەیە بەڕاستی پارەی هەیە خۆی بەدەستی خۆی ناوی قەرزیشی لێ نانەی ئەی با ئەیداتە دەستی خەڵکیکەوە، ئەڵێ ئیشم بۆ بکە لە شقلێتە دوایڵێ قەرز بلایەتی. کاتێک ئەمەش بەبێ گەڕانەوە بۆ دوکۆمنتێکی بانک، دوکۆمنتێکی یاسایی بە چوارچێوەیەکی کەڤەرکراو کە بەداخەوە لە ژێر کاریگەریەکی ناوبانگی مجتەمەعا ئەکەوینە ژێر کاریگەری. بەداخەوە مامۆستای ئاینیمان هەیە، پارێزەرمان هەیە، دکتۆرمان هەیە، ئابووری ناسمان هەیە لەم بابەتانە تێوەگلاون. هەم پارەی خەڵکیان خواردووە، هەم پاریان داوە بە خەڵکێک کە جاری وە هەیە خۆی خاوەنی بڕوانامەکەی 6 قات و دەقاتە دایەتی بەدەستی هاوڵاتیەکەوە کە بەداخەوە من ڕێزم هەیە بۆ پێگەی شخصی و ئینسانیەتی. بەڵام ڕبعێکی ئەو لە اقتصاد نازانێت کەوێتە ناو داوی کەسێکەوە کە هیچ لە اقتصاد نازانێت، بۆ چکە کەڤەر کراوە بۆی کەوتراوە پێی دەفتەرێکم بەرێ دوای 3 مانگ دەفتەرێک و 20 وەرەقەتە دەمێن. من بۆ زۆرێک لەم کەسانە وتومە ئاگادار بە کەسێک کە دەفتەرێکی بیتێ و دوای مانگە 20 وەرەقە باتێ بڕواتە بێ بزنسی تلیاکیش بکەوەندە قازانجی نییە. منیسمە قسێ بکەم، ینی ئەمە تقریبان قسەکانی تۆ هەمووی ئەمان گەێنێتە ئەنجامێک کە ساویلکەییمان وا کاتکە پارەکانمان بخورێ، قەرزەکانمان بخورێ. یعنی دەردی جەناب تەڵی ئێمە کەیسمان لەم بەرنامەیە بۆ تۆ بووی نووسی و مەڵێ کاک دەروون فڵان کەس زووتێتی 5 دەفتەرم بەرێ مانگی دەفتەرێک تێمێ. ئاخر بە هیچ پێوەرێکی ئابووری 5 دەفتەر بە
تەرقیمی عێراق و کوردستان مانگی دەفتەرێ پێیان ناکە، یعنی کابرا شوقەیە گەکڕێ بە $10 مانگی $400 بۆکە، خێرە تۆ بە 5 دەفتەر دەفتەرێکی تێ مانگی، ئیتر مانگی یەکەم و دووەم هەر لە پارەکەی خۆی دەفتەرێکی هەتێ دوای سێکەی بۆ خوا و ئینەڵاو بڕایەوە. باشە ئەم دۆخە ینی ئەم دۆخی پارە خواردن و ئەوە ینی ڕۆشنبیری تاچیەوێت، ینی خەڵکی ئێمە زۆر با بڵین زۆر ئەوەیە ینی زۆر بێمنەتە لەوەی کە بازرگانی زۆر گەورە هەیە بەڵام ڕۆشنبیر نییە، بە $1,000,000 خوراوە مەسەلەن. ئەمە ڕۆشنبیری ئەوەیە سا مەسەلەن تۆ قسێکی جوانە کرد کە من هاتم بۆ قەرزتۆتە قەرزەکەم بۆچی ئەگەر من بەتەما بووم سیارەکەم لە سارێکی دەفتەری ئەو بکەم بە دەفتەر و نیوی تۆ بۆم میتێ، بەڵام ئەگەر مناڵەکەم نەخۆش بوو بە جۆرێک لە جۆرەکان ئەرچێکی مرۆییە، یعنی سەقافەی ئەوێ ئەم شتە مامۆسا نەک سەقافەیەوێ ئەمە بەشێکی گەورەیە لەسەر ئاستی جیهان، تەنانەت مناڵ لە باخچی ساوایانەوە فێرەکرێت. باش کەسنا لە یوتیوب سێرچێ بکە سێریە و چەناڵی یوتوبانە بکەر کە لە یابانەی بینین، لە چینەی بینین، لە ئەمریکای بینین. ئەمە هاتووە داخلی ناو بەشێک لە مەنەج کراون، مەرج نییە من ئێستا بڵێ مۆزارتی پەروەردە سەیری من کا بڵێوەرە نۆرێەوە تا مەنەجێکی کەش زیادکەین بۆ بابەتە، بەڵام هۆشیاریە دارایەکان هاتوۆتە خوارەوە کە من ئایا کاتی ئەوەیە بە مناڵێکی 2 ساڵە پێی بڵێم ئەم 1000 دینارت کە ئەیەمێ ئەی بیتە ئەو دوکانە ئاگاد لێ بێ خاون دوکانەکە هەڵت نەخەڵەتێنێ و بە پێچەوانە شۆچیم بۆ بگەڕێنیتەوە نەک ئیستغلالیشی بکە. ئەمە لێرەوە دەست پێەکە تا ئاگاتەوە سەرەوە بەداخەوە میدیای ئێمە مؤسساتی ئێمە دامەزراوی ئێمە وەکو حکوومەت و دەوڵەت و پەروەردە و بەشەکانی دیکەی ئەوەندەی لە کەفەرە سیاسیەکە سوڕێنەوە، ئەوەندەی نینە کەفەرەکانی دیکەی هۆشیاری دارایی هۆشیاری سیاسی. وەرە ئەمڕۆ بیرمە کردەوە لە چی کەناڵێکی کوردیە لەو هەرێمی کوردستانە بە فەزایەکانەوە بەو یوای کاگاسۆ یارمەتیمدا پرۆگرامێکی یاسایی هەبێت لە کوردستانە کە خەڵک بەشێک لە هۆشیاری یاسایی هەبێت تا ئەگاتە لای پارێزەرێک نیەتی. لە چی کەناڵێکی کوردیە پرۆگرامێکە باسی اقتصاد وەکو هەواڵ و نەشری ئابووری ناکەم، هۆشیاری دارایی ئەڵێم، نەک بۆ هاوڵاتیە کە لە ماڵەوە دەفتەرێکی یەتا و کۆگاتە سەرەوە، چونکە ئاگادار بە زۆر جارێ ئەوەی کە ڕقەمی پارەکەی بەرزە ئەمە تێناکەوێ. هەموو ئەوانەی کە ئەیانوێ من و تۆ و خەڵکانێک هەڵخەڵەتێنن دەست بۆ ئەو کەسانە بن $5,000 $10,000 $20,000 لە ماڵۆیە بۆ چکە نیزامی دارایی لە کوردستانە یارمەتیدەری خەڵک نییە بۆ ئەوەی داهاتی هەبێ و قازانج بکە، بۆ چکە شەریکەیەکی مساهمە نییە لە کوردستانە من پاری تیادامنە بزانم لەو سەرۆت قازانجێک یەکەم بانکێکی ئیسلامیم نییە بەو ڕێکارانەی کە من بتوانم دڵم پێی خۆش بێت چکە باگراوندە دینیەکە لێرە زاڵە کە من بڵێم ئەوە ڕیبانیە ئەوە سوونیە پارێکی تیادانم بمگەێنێت ساڵانە شتێکی بچێت باشە. موچە خۆرێک لە هەرێمی کوردستانە تا $10 کۆکاتەوە 10 جار ئارەقی خۆی ڕشتووە 10 جار لە دەمی مناڵەکەی گرتووەتەوە 10 جار وتوێتی ناڕۆم بۆ ئەو گەشتەوە ئەو سیارە جوانە ناکەم و فڵان هەتا دەفتەرەکەی کۆبێتەوە کە دەفتەرەکەی کۆبێتەوە دوجار ناتوانێت لە هەمان کاتە دوکانێکی لای ماڵی خۆشی پێدابنێ ناچارە بێت چیەکە ئەگەڕێ خڕ کەسێک لی تایی نەبێ وەکو فلان و فلان پارەکەی لێ خۆن و ئەویش دە 15 نەفەر 20 و 30 لێ کۆ بکاتەوە دوجار ئەگاتە دادگا با کاگاسۆ باسی دادگامان بۆ بکە بەچ حاڵی وەرەگیرێتەوە. کاگاسۆجان بەخێر بیت خۆشحاڵیشم یەکەم بەرنامەی ئەم وەرزەی دەروون لێرە جەنابەت لەو سکرینە گەوری بەرنامەیە زۆر بەخێر بیت. دەکەم بۆچی ئەوە یاسا ئەتوانم بڵێم غایبە یان ئەتوانم بڵێم ڕۆڵێکی بەهێزی نەجێڕاوە ینی بۆ نمونە زۆر من لە زۆر قەرزارم بیستووە و توێتی مەسەلەن $5-6 ملیۆن خواردو توی با بچ شکات کات زۆر بێمنە بۆ دیت شکاتەکە بە پێی واقعی حاڵی ئەم بە پێی ئەوەی کە هەیەی خان و سارە و نازانم داهاتەکەی مانگی $100 بۆ بڕێتەوە وەکو بەرزەکی بانان بۆی دەرەچێت یاسا بۆ نەغایبە لەم شتە. کاک دەروون بەرەوەی بێمە سەر وەڵامی پرسیارەکەی جەنابەت دەمەوێت ئەو دەرفەتە بقۆزمەوە لە بۆ هەموو خەڵک سەبارەت بە مۆزوعی قەرز و قۆڵە ئەو شتانە یعنی پەیامەکی یاسایی بگێرم لە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان. مۆزوعی قەرز پەیوەندی بە نەبوونی هوشیاری یاسایی لە کنتاچیەمەوە هەیە پەیوەندی بە کەم و کوڕی دادگاوە نییە بەڕاستی ئەوەندەی پەیوەندی بە ناهۆشیاری تاکەوەیە چۆن مەسەلەن کابرا ئێستا با بڵێن ئەو میوانە بە ڕێزێک کە لێرە $2 دایتە کەسێک هیچ کۆنووسێک لە بینیان نییە هیچ پسوولەکی ڕسمی لە نێوانیان نییە هیچ وەسڵک نییە هیچ دلیلێکی قانونی نییە ئەگەر چەنابەت $1 یاخود $100 بدەی بە من بە قەرز
پێویستە نووسراو لە بینمان هەبێ 100 شاهێت هەبێ ئیسپات ناکرێ بە شاهێت حەز دەکەم ئەو مەسەلە خەڵک بزانن زۆر کەسێ بە تایبەتی تاجرەکان مەسەلەن دەوڵەمەندەکان بەسی قەومتمانە دەرێن ئەوە دوو شایەت حازرە و ئەوە 100 دەفتەر دۆلارم دایەت و بە قەرز لە مەحکەمە وەرناگیرێ ئەوە پەیوەندی بە غەشیمی کەسەکەوەیە پەیوەندی بە دادگاوە نییە پێویستە ئەو کەسانەی قەرز دەدەنە کەسی بێگانە بە تایبەتی لە بینی خزم دەبی شاهێت هەبی لە بینی مەسەلەن برا و برا خوشک و برا هەتا بە بڵێن ئامۆزا ئەو شتانەش دەبێت شاید حازر بی و شاید بە شاید یعنی دەتوانی ئیسپاتی بکەیت بەڵام لە خارجی عایلەکەی خۆت ئەگەر 100 دلار بدەی بە قەرز پێویستی بە نووسراوی ڕسمی هەیە یعنی خەڵک دەبێت ئەو مەسەلێ بزانێ نووسراوی ڕسمیت نەبی 100,000 دلاری بە قەرز بدەیە کەسێک هیچ نەبی محکەمە دەرە کاکە باشە چی بۆ کرێسە ئەو دایە ئێستا گلەی لە محکەمە کرد بەس بەڕاستی حەق نەبوو گلەی لە محکەمە بکە بە غەڵەتی ئیشەکەی کردیا ڕاست دەکا حاکم جێ لێ ڕانەگرتیا مایکەکەی بەنێ هەر لە پشتی ستەیجۆ با قسەمان ئەوە چکە هەر لە دەرێش تێم گەیان سەبە ئیشەکەی چییە کاک دەروون حاکم کە جێ لێ ڕانەگرتیا حاکم بە قانون جێ لێ ڕانەگرتیا ئەو هەستایە لە محکەمەی تحقیق شکاتی کردیا مەوزوعی قەرز عنسوری جەزایی تێدا نییە هیچ ڕەگەزەکی تاوانکاری تێدا نییە قەرز پەیوەندی بە مەوزوعی مادی هەیە بینی بەشەرەکان پەیوەندی بەلایانی داراییەوە هەیە لە بینی بەشەرەکان هیچ مەسەلەن تو دەفتەرێک بدێ من خۆ بەس ئەگە بە زۆر لێت بستێنمەوە شتە ئەوە شتە چکەیە بەڵام بەخواستی خۆت بیبرێ کاک ئاسۆ دەفتەرێک دلار بە قەرز دەدەمێ بالەلات بێ ئیشی پێ بکە بڕۆ لە بۆ باشە داجانهینی تۆ چی بوو ینی پێما بێ جۆم لێ بوو وتە من هەموو شتانەشم کردو چی و کردو تۆوە کوڕەکەم ئەم کۆمپیالەم هەیە کۆمپیالە کەفیلی تێدایە کەفیلەکە تەلەفۆنی لۆ دەکەم تادیدم دەکا کونیتم کۆمپیالەم هەیە بە 25 میلیۆن کۆمپیالەم پێیان کرد بەس ئەو بابەکە زۆرزان بوو باشە قانون هیچی بۆ نەکردی هیچی لۆ نەکرد هیچ بەس تەنفیزی مانجی 500,000 لۆمدانە ئەویش 1 دیناریان نەدامی تەبلیغم دەبردە مەرکەز کە بێتن تەنفیزی نەدەهاتن تەبلیغیان لۆ نەدەچوو هیچیان لۆ نەدەکردم پیرێژنە چیوەچی من چم لۆ دەکەن باچیژە زاحیرە گبامە بزانە کولۆیان دەکردم چی بوویتە مەرکەز محکەمە هەمووی ئەو ڕۆجا حیر بم جوان بم بچم پانتۆرەکی لە بەرکەم بزانە کو ئیشم دەڕوە ئیشم نەدەڕۆی پیرێژنە چوە من هەر ڕوشیان نەدەدامێ ئەم نیش مردم هەندی پارەی تەکسی بدەم هەندی بچمە محکەمە بچمە مەرکەزی بچمە تەنفیزی بێزار بوو موازم هینە وەرم هیچ لۆ ناکەن ناوەڵڵا ئەو یان پشتت هەبی یان پارەت هەبی یان زاحیر بی جوان بی لەنا هیچ لۆ ناکەن ئێستا ئەو میوانە بەڕێزە بۆ خۆی باسی مەرکەز دەکات کۆمپیالەم هەیە باش ئەو میوانە بەڕێزە کەفیلم تادیدم دەکات دەرێت تەلەفۆن لۆ من نەکەی کەفیلێ پشتی هەیە کەفیل موەزەفی شەو لە نازانم لە وەزارەتی داراییە لە چێن دەرە ئەوە عنوانەکەی لە تەنفیزی هەیە باش ئیش دەکات باشە دایجان ئێستا ئەو میوانە بەڕێزە هەر لە سەرەتاوە بە هەڵا ڕێکارەکانی قانونی بەرامبەر بۆ وەرگرتنەوە قەرزەکەی دەست پێ کردیا چکە خۆی دەرێ بە خواستی خۆم دامە خزمەکە و کە کەسابەتی پێ بکە و دوایە بمداتەوە یان ئەگەر ئیشەکە سەریگرت بیخاتە ناو معاملەکەی ئەوە پەیوەندی بە حاکمی تحقیقەوە نییە حاکم تحقیق یەکسەر غەڵقی دەکا پەڕاوەکەی دەرێ بڕۆ بەردەم محکەمەی مەدەنی لەبەر ئەوەی کۆمپیالە بەخۆی سەنەدەچی مەدەنیە سەنەدەچی قانونی سڕف مەدەنیە دادوەری لێکۆڵینەوە تەفیمی دەکا دەرێ بڕۆ لە بەردەم دادوەری دادگای بەرایی هەولێر مەسەلەن سکاڵایەکەت تۆمار بکە لە قانونی عێراقی قانون لە مەسلحەتی قەرزارە ئەوە هیچ مەزالی تێدانە قانون لە مەسلحەتی قەرزارە بەڵێ ئەوە جملە سەرەتانێکە صالح المەدین یعنی ئەو دقەچی قانونی لەسەر هەیە قانون لە هەرێمی کوردستان عفو لە عێراق بە شێوەیەکی گشتی لە قەزایی مەدەنی لە مەسلحەتی قەرزارە لە مەوزوعی سزایش لە مەسلحەتی متهەمە یعنی ئەو مەسەلەیە بڕایتەوە ئەوجا بەنسبەت ئەو صاحب قەرزە زۆرانەی کە هیچ کۆنووسەکی ڕسمیان نییە وابزانام هەر یەک لە میوانەکانی جێستا لێرێ دوای دێت سەری ڕێکارەکانی وەرگرتنەوەی پارەکانیان بە خەڵەتی دەست پێ دەکەن باشە تۆ پرسێ بەچێ کردایە جان بۆی کە ڕێو شوێنی قانونی و گرت یەک بەڕێز بە قوربانت ئەم پارە ئەوەلان نەمدایلۆ ئیش کردن باشە دایە من یەکشت بە جەناب تەڵێم ینی من ئێسا حەز نەکردەم و چاوە دەرکەوێ
بەرێ یعنی بۆچی خۆتۆ چی کردو تۆ قەرزت داوە بە خەڵک ینی ئەم جۆرە خۆشاردنەوەی جۆرێک نییە لەوەی خۆشاردنەوە نییە من چینە کە سوکارم پێیان ناخۆشە کوڕەوەڵە هەموو قەشمەریم پێ دەکەن دەرن ئەوها خۆت بۆتان ئیفلاست بە خۆت کرد حرمەتی وەچی من بێوەژن ئەوەندە عانەم هەبوو ئەویش ئەوانە چوم تەسمیلی وانم کرد حتا ئامۆزایەکەی مێردم دەیگوت بە کەس نەرێ بە کەس نەرێ حتا پارەکە ئەن لێستاندم چێ ئاگای لێبوو کە پارەکەیان کە پارەکەتدا خوشکەکانم ئاگایان لێبوو مێردی خوشکم ئاگای لێبوو کوڕی خوشکم ئاگای لێ ئەوانە ئاگایان لێبوو شاهێدم برد باش ئەبێ چی بکات کاگارە زۆر بەخۆی تۆ خۆت بخە شوێنی ئەو بەڕێزە ئەو میوانە بەڕێزە ئێستا بەخۆی دەڵێ ئەوەی کە کۆمپیالەکەی لە بۆ من کردیە لە دەرەوەی وڵاتە یعنی ئێستا ئەوە لە زۆر قەرزاری کە وەزعی باشترە بە دەلیلی ئەوەی کە کۆمپیالە چ پێەیە قەرزار هەیە و قەرزارەکە دانی پیاناوە دانی پێدانایە و سەنەدی ڕسمیە کە قەرزاریتی بەڵام دەستکەوتنەوەی ئەو پارەیە لە بۆ ئەو دایە بە ڕێزەی زەحمەتە چکە ساحب قەرز لە دەرەوەی وڵاتە ئەو کۆمپیالە دەباتە دایرەی تەنفیس دۆسیەکی لە بۆ دەکاتەوە با بڵێن فایلەکی لە بۆ دەکاتەوە تەبلیغی لە بۆ دەنێری بەڵام ساحب قەرز لێرە نییە ینی مەحاڵ وەرگرت قەرزەیە لە بۆ مامۆسابیلار زۆربەی ئەم چیرۆکار ئاوا ینی ئاوا کۆتاییەت ئێستا ئەمە ئامۆزای مێردەکەی بووە بە دڵنیاییەوە پێش ئەم قەرزە بلاوەکی هاتوو چۆیان هەبوو بێ ڕێز و احترام هەبوو بێ لە بینە کە ئەم قەرز و پارەی تێکەوێ ئەویش لە دەسەیە و پارەکەش لە دەسەیە یعنی بە جۆرێک لە جۆرەکان دڵڕەقی و ناساویلکەی چارەسەرێکی کۆمەڵایەتی ئەم برینە نییە بابەتەکە زۆربەی ئەوەی کە قەرزی داوە بەداخەوە گەشتوتە عاجزی گەشتوتە بێتاقەتی وە گەشتوتە تهدیدی کۆمەڵایەتی خۆکوشتن وەمە حاکم بە دقیقی من نازانم و کاگاسۆ لەوانێ بتوانێت زیاتر بڵێ بەڵام دڵنیا بەشێکی زۆر لەو کێشانێک ئێستا لە محکەمە بەشێکی زۆری ڕەبتی بە قەرزەوە هەیە و قەرز لە تاکان نەماوە وەکوی کە ئێستا ئەمە لە قۆناغێکاڵێن لە ناو دوو برا و لە ناو دوو خوشک و لە ناو خانەوادەیەکە کار گەشتوتە ئاستی موسسات دامەزراوەکان جاریوایەتیەوە ئەگلێن کۆمپانیاکان ئێستا چەندین مەلەفکراوەتەوە لەم بەشە کە من پێم وایە بەشە زۆرەکەی لە دوو هۆکار تێناپەڕێ بەشێکی زۆری نەبوونی هۆشیاریە لەوەی کە من چۆن قەرزەدەم و چۆنیش وەریەگرمەوە چکە هەر قەرزدانەکە حسێب نییە کە من قەرزەکەدەم باشە چۆن وەریەگرمەوە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەمی پەیوەندی بەشێکی زۆری بەداخەوە بە تموحاتی ئینسانەوە هەیە ئەم تموحاتە لەسەر ئاستی دنیا ئیشی لەسەرەکرێ تاکوالەکەن بە هیچ شتێکی خۆی ڕازی نییە بە ستایلی خۆی بە ڕەنگی خۆی بە شێوەی خۆی بە سیاری خۆی بە ماڵی خۆی ڕازی نییە بۆیە دێت شقل و شێوەیەکی تری پێدەن لە جیاتیەوەی بڵێن پارەکەت ئەدزین ئەڵێن بماندەری ئیسtisماری پێوە بکەین ئەڵێن بە قەرز بماندەری و بۆ تەگەڕێنینەوە چەندین شێوە شقلێکی لەم جیهانی سەرمایهداری زڵم لە هەمومانەکرێ هەمومان بە خۆمان ڕازی نین هەمومان کە سەیری خۆمانەکەین لە ئاوێنە لە شقلی خۆمان لە شێوەی خۆمان لە مۆبایلی خۆمان لە سیاری خۆمان لە حاڵی خۆمان لە گوزەرانی خۆمان ڕازی نین ئەم جیهانەمان بۆ دروستەکە کە لە ئەرزی واقع ئێمە لە کەڤەرێکی تر و لە شێو لە شقلێکی تراژین بەڵام جۆرێکی تر لە ئەرزی واقع بوونی هەیە بۆیە ئەبێ بەشێک لە ئێمە خۆمان سەرزەنش بکەین خۆمان بگەڕێنەوە بۆ ناخی خۆمان لەگەڵ خوای خۆمان لەگەڵ دەوروبەری خۆمان لەگەڵ نەفسی خۆما لەگەڵ باگراوند و کەسایەتی خۆما کاتێک هەموو ئەمانە پێشێلەکەم بێ چاوەڕوانیەوە بکەین کە زۆرێکمان گیرۆدەی بەشێک لەو حاڵین کە ئێستا تێکەوتوین کە خۆم سەبەبیم دەستخۆش ناوبڕێکی کورد وەرەگرین و هینەوە خزمەتە جا تەن زۆرە لەسەر ئەوەی کە قەرزە هەمیشە سلەیمانی ئەڵێ گەر قەرزیا بە یەکێک لە بەرچای خۆ تا دووسێ جارنەی بژاردەوە نایبینیتەوە هەر لەگەڵ وەری گرت و قسێ جیرفانیەوەی تر نایبینیتەوە گردنی ئازاکە پێم وابێ بەڕێزان قسەتان هەیە لەو بارەیەوە ئەیتر قەرزارن قەرزتان ناوە بەڵام عەلە ئەکسەر ئەوانەی کە قسەیان هەیە ئەوانن کە قەرزیان ناوە و وەریان نەگرتوەوە پێم وابێ جەنابەت قسەت هەیە مایکەکە لایە فەرموو با من پرسیارە لێ نەکەم بزانم چیرۆکەکەی تۆ چییە سەرەتا زۆر سپاس دەستخۆشی و بەرنامەیە لێ دەکەم سپاس وەڵای ئەمن ژنە پیس
دژنە پزیشکەکی شاری هەولێرەی خێزانیەکێکە لە دکتۆرە بەناوبانگەکانی شاری هەولێرێ بڕی 6 دەفتەر دۆلاری لە من وەرگرت بە ناوی ئەوەی کە گوایە علەساس مستەشفای دروست کردیە پارەکەشم بە چەند جارێکدا پێی باش هەر لە سەسی قەومتمانە و لەسەر ئەوانە برین باش ینی پارەکەتدایە وەکوی کە ئیشی پێوە بکاتیان وەکو قەرز زیاتێ بەخوای من سەرەتا ئی خۆمدایێ وەکو ئەوەی کە ماڵی دکتۆری خۆم بوونە من نەخۆشی ئەوان بووم باشە کە پارەکەی خۆمدایێ دواتە گوتی چەند کەسیکەم لە بۆ بینە بە ناوی مستەشفا دروستکردن و شتیوها باشە دوایی هەتا عنی ئەوها سە بسەبرە لێ وەرگرتم هەر 5 دەفتەر و 3 دەفتەر و 2 دەفتەرە ماوەکەی چەندێ بوو بەێ ماوەی ینی بەرێ بە ماوەی ساڵ و نیوەچی 6 دەفتەر بەێ باشە ئێستا هەڵێکی وڵی ئێستا کە سولحەکی عشاعری منی ملکەت کرد منی یعنی ناچار کرد کەوا سولحەکی عشاعری لەگەر بکەم لەو بڕەپارێ تقریبان 25 دەفتەر دۆلاری لێم خواردە هەندێکی دایمەوە 25 دەفتەر دۆلاریشی لێ خوارد بۆ سڵحی عشاعری بۆچی پەناو نەبر بۆ قانون وڵی ئەوجا قانون چ لە بۆ دەکا گوتیانم ئەگە بەر لە ڕێی قانون بی ماگانە مانگی دەتوانی 100,000 لە بۆ بڕیتەوە 500,000 لە بۆ بڕیتەوە ئەمن هەتا بەڵگەی ڕسمیم هەبوو هەتا کۆمپیالم هەبوو کە برین بەخۆی دانی بۆی دانا بوو کە قەرزارمە ئیدی بەس ئەو شتانە هیچ ڕۆلەکی نەجێڕا کاک دەرون یعنی قانونیەوە هیچ ڕۆلەکی نەجێڕا پزیشکەکەش لە ناو هەولێرێ و چەند کەسەکی بە یعنی بە چەند پارێزەرەکی گرتیە شتی یعنی وها لە بۆ ڕێک دێخن کە خۆی لە یاسا بزیتەوە نەگیری دەستگیر نەکرێت دەستگیر نەکرا بەڵێ دەستگیر نەکرا دەستگیر نەکرانەوەله بۆچی واللهی پارێزەرەکان شتەکانی لە بۆ ڕێک دێخن لە بۆی وەلی دەکەن کە یعنی نەگیرێ بە هیچ جۆرەك یعنی بە هیچ خۆی یعنی ئەوان پارێزەرن دەزانێت توانێ وا لێ بکانەگیری کاکە تو 6 دەفتەرت دایەتە دکتۆرەکی ناتوانانی 30 وەرەقەش بدێ 6 وەرەقەش بدێ پارێزەرەکی لۆی ڕزگارت کا لەو مەسەلەی لە خۆت لە ماڵی خۆت دابنیشی ڕاوەستا تو لە خۆت دەرێ کۆمپیالەم هەیە یعنی هیچ مەجای مناقەشەی تێدانیەکە و کابرای قەرداری تووە وایەنە سکاڵایەکم لە دادگای بەرای هەولێر لەسەری تۆمار دەگرت کە دەرەی مانجی 100,000 دەدەوە شتیوانیە لۆ کەسەکی دەوڵەمەند ئەگەر خستەخانەی هەیە دەتانی ممتەلەکاتی منقولە و غێر منقوڵی حجز بکەی یعنی لۆ خۆشت دەرێ دکتۆرەکی بەناوبانگە دەوڵەمەندە حتمما تێدەگەی بای ئەو 6 دەفتەرەی توی ئەملاک بەناوە کە بچی حجزی بخێ سەرێ گڵدانەوەی بخێ سەرێ بەڵام لەوانەیە لۆ خۆت سەبرت یعنی کو پارەکەتەوە بە هەمە جیانە دایتێ بەبێ هیچ کۆنووسەک و بەبێ هیچ نووسراوەکی ڕسمی پێدەسی سەبر و تەحملی شت نەبووی لە بۆ وەرگرتنەوەکەی ڕاستوی بەناو کۆتی لە شڕتەی شکاتت کردیەوە بینەوە بەردەوەکو ئەو میوانە بە ڕێزەی پێشووتر حاکمیش لۆ 10,000 دووبارەی دەکەمەوە حاکمی تحقیق عیلاقەی لەسەر مەوازعی مەدەنی نییە عیلاقەی لەسەر مەوزوعی قەرز نییە ئەگەر فێڵەکی لێ کردی مەسەلەن ئێستا هاوسەرەکەی کە دکتۆرە لە ژێر فشاری ئەوەی کە نەک لە ژێر فشار لە ژێر عاتیفەی ئەوەی کە جەنابەت دکتۆری ئەوەی نەخۆشی ئەوی و عاتفەک دروست بووە لە بینی تو دکتۆرەکەی ئەگەر فێڵ لە ژێر ڕۆشنایی ئەو عاتفەیە پارەکەی لێ وەرگرتی و درۆی لەگەرت کردی و ڕازگۆ نەبووە لەگەرت بڕۆ لە محکەمەی تحقیق شکاتی لێ بکە بڵێ فریوی دایمە خیانەی ئەمانەی لێ کردیمە فرتوفێڵی لەگەر کردیمە ئەگەر محکەمە ئیجراعاتی تحقیقی و سزایی لەگەر ئەو دکتۆرەی نەکرد برێ محکەمەی خراپە طبعا من حەز دەکەم لەو بەرنامە زۆر ستایشی محکەمەم کرد بۆ خۆم یەکەم کەسم کە ڕەخنەم هەیە لەسەر محکەمە و 14 ساڵیشە یعنی ڕەخنە لەسەر محاکمی کوردستان دەگرم بەڵام لەسەر مەوزوعی خەر دەبی ئەم ڕازگۆ بم لە گەرەنگۆ دەبی قسەکان بە ڕازگۆیی لە بۆ خەڵک بکەم لۆی خەڵک چاواشەنەکەم بەنسبەت جەنابەت کە ئێستا دەڕێی کۆمپیالەم هەبووە یعنی تحصیل حاصل بۆ مۆزوعی پارەکەت لە بۆ وەرگرتنەوەکەی کە دەرێ 100,000 دینار لە بۆ کابرایەکی معاشخۆری 500,000 دیناری و سایق تەکسیەکی بەستە زمان و کاسبکارێک دروستە بەس لۆژنە دەوڵەمەندەکی دکتۆرەکی هەولێرەکە ڕۆژانەوە بزانام 1 دەفتەر دۆلاری هەیە و دکتۆرە هەموو ڕۆژێ 10,000 دۆلاری هەیە و دکتۆرە دەتانی ئەملاکی حجزکەی برای خۆم باگەراست پێشتر قسەتان کرد و دیارازانی چێ بەڵێ دەست ئەوە لە کۆنگری ڕۆژنامە نووسی کردووە لە زۆربەی پەیچشتەکانیش بڵاو کراوە دکتۆرەکەس دکتۆرەی بالفعل بەناوبانجی هەولێرێشە و یعنی پێم سەیریشە یعنی کە ڕوبەڕووی ئەو مەسائلانە بوویتەوە چکە خەڵکەکی زۆر لە هەولێر سەردانی دەکا متمانەی پێی هەیە بەڵام خەتایەکە یعنی بە سەراحەت بە دەرەجەی یەکەم خەتای خۆتە کە دەرەی 6 دەفتەرم دایتەوی ئەو پارێزەری هەبوو وڵا پارێزەرێک جەنابی شت دەتانی پارێزەرەکی زیرەک بگری
6 وەرەقەت نەدابایە 30 وەرەقەت بدابایە ئێستا لەو بەرنامەشدا نەدەنیشتی و دکتۆریش لە ژوورێ دەکرد و پارەکەی خۆشت وەردەگرتەوە گلەیی لە محکەمە مەکە لەو مەسەلەیە والله من بالنسبة خومه من هلا سيقو متمانوم لي هذا راستي من لوي عزم لي بوجدار آخر أو سيقو متمانية قري قردو بسر ممانا عزدكم يعني دەبتە خیانەتی ئەمانە خۆی کاک دەروون قەو متمانە شتێکی باشە وەزای هەمومان ئەو متمانە دەدۆڕین وەخۆ ئینسان سەرمایەکەی چیەتی سەرمایە بە تەنها پارە نییە ئەو متمانەیە کە ئێمە لە نێوان یەکمان هەیە ئەم وڵاتە کاتێکەڵێن کێشەی هەیە مەشاکلیەیە حکومت و هاوڵاتی متمانەی نەما مؤسسات و هاوڵاتی متمانە نەما کارمەند لەناو کۆمپانیا متمانەی نەما ئەم نەمانی متمانە زۆر مەترسیدارەوە ئەبێ لە ئاستی باڵا ئیشی لەسەر کرێت تا خوارەوە پاراستنی ئەم متمانە ئیشی هەمومانە لە ناو خێزانەوە بیگرە تاسەرەوە لە نێوان بەڵام ئەو متمانەیە لە هەندێک شوێنە ئاوا پێوتەوە ویستم ئەوەت پێ بڵێم بەڵام پرۆسەی پارەدان ئەملاک مڵک ئەمە حەقێکی شەرعی خۆمە من نازانم ئەو برای ئێسا بەس ئەگەر خۆشی یا ئەو کەسانی کە پاری لێوەرگرتوون بەچی بەدبەختیەک پێیان کردووە دینارێک پیاکردن لە وڵاتە مانوبوونێکی زۆر زۆریەوێ وەختێکی زۆریەوێ کاتێکی زۆریەوێ ئارەقێکی زۆریەوێ مافی کۆمەڵی خەڵکی کەی ناو عیلەیەکە کە بە هەدەرە درێ و بە فیڕۆچێ بەڵام بۆی کاک ئاسۆوتی کێشەکە لەوەیە لە وڵاتە خەڵک ئامادەیە بۆ سرەگرتنێکی دکتۆرێکی 5 ساعتی من ڕێزمێ بۆ پزیشکەکان مافی خۆیەتی خوێندوێتی 10 ساڵ 15 ساڵ مانوو بووە وەخت و کات و عمر و ژیانی خۆی خستوەتە سەری بۆی من ببینێ بۆ 10 دقیقە من ئامادەم 25,000 بەمێ باشە لەم وڵاتە و لە زۆرێک لە وڵاتانی جیهان کە زۆر ئیش لەسەرماکرێ خەڵک بۆ پرس و ڕاوێژێکی دارایی پرس و ڕاوێژێکی ئیداری پرس و ڕاوێژێکی قانونی ئەبێ حەقی خۆی بە حەقی ئەم پرس و ڕاوێژە بە تۆ بۆ ئامادەبی دەفتەرێک دۆلار بدەیت بە دەستی بیلالەوە نەڕۆی پرسیارێ بکەیت لە ئەلف و با و جیم و دار پرسیارێ بکەیت بزانی کاکە من ئەسا ئەمە ئەو دەفتەرە دۆلارە بدەم بەم کەسە چی ڕێگایەکی قانونی هەیە بیگرم بۆ بەلامەوە شانازی بێ کە پزیشکی خۆم هەیە بۆ بەلامەوە شانازی نەبێ مەلایەکم هەبێ بۆ پرس و ڕاوێژی شەرعی بۆ بەلامەوە شانازی نەبێ قانونیەکم هەبێ مافێکی بەمێ و پرس و ڕاوێژی بۆ بەلامەوە شانازی نەبێ ئەچم مڵکێکە کڕم سیارەیەکە کڕم پرس و ڕاوێژ بە کەسێ بکەم و قەیچێکە بە حەقێکی بەمێ بە لە چوارچێوەی سپاس و دەستخۆشی و پێزانین باوان لێنێ تەلەفۆنەکە بەڕوا داخلێ وەڵام من ئەمڕۆ سیارەکڕ باشە ئەمڕۆ سیارەکڕی وەکو چۆن ئامادەی لە معرەزی سیارەکە 100 دلارش بی پرس و ڕاوێژێکی شەکەم بە کەسێکە زۆر فیتەرێکی باشە 100 دلار شەخەمە ناو زەرفێک بۆی پرس و ڕاوێژێکی قانونیەکی باشی شەکەم پێڵێم کاکە بە سپاسیشەوە یا حەقەکەم پێ بڵێیانەوە سپاس و پێزانینێکی منە بۆ جەناب خەڵک بەداخەوە زۆر خێرا پارەکەی لە دەسەسێنن بەڵام ئامادە نییە بۆ وەرگرتنەوەی ئەم پرۆسەکە بە ئوستاز تۆ جەنابە هیچ پرس و ڕایەکە کرد پێشەو ڕووداوە یعنی بڵێ کاکەەوە دکتۆرێک پرس و ڕاو بە کەس کرد والله ئەمن پرسوڕام بە کەس نەکرد ڕاستی لە بەرەوەی ئەمن هەلە سەمتمانەوەم لێیاد ئەم بەخۆم نەخۆشی ئەوانم کاک دەروون یعنی قەت ئەگەر تو فکر لەوەی بکەوە ئەگەر تو نەخۆشێک بیت ئەتو چارە سەری بکەیت دەبی ئەدی ئەکبەر بێویستدانی یا تو بێ فێر لە نەخۆشی خۆت بکەوە یعنی بڕوا بکە فێریان لە من کرد یعنی ئەو هەموو پارەی بە من هینە ئەو هەموو پارەی بە من قەرت کرد بە ناوی ئەوەی کە گوایە مستەشفای دروست کردی و پارەی خۆی نەمایە پارەی خۆی لە دەروی وڵاتەوە دەیگەڕێنیتەوە و ئیدیکە دوای ئەو شتانە هەمووی بە بەڵگەوە بە دەرکەت ڕاستە بەشێکی ئەم دۆخانەش مامۆستا بیلال من تحلیلێکی تری خۆمی بۆکەم یعنی ئەمە کۆڵانێکی ترە خەڵک لەم وڵاتە بەدزیەوە خەریکی ئیشکردنە یعنی ئێستا هەر لە خۆیەوە ینی جەنابی ئەگەر من بالەبریەوە قسە نەکەم بەس من بۆ نمونە من جەنابە پێم بڵێ ئیشێکەکەین بەیەکەوە ئەمانە 30 دەفتەرم بۆ بێنە من لە پێناوی ئەوەی کە کەشف نەبم 30 دەفتەرم هەیە ڕاوێژی یاسایی ناکەم ئەمە بەشنیە ینی بۆ نموناڵێم بۆ خەڵک بزانێ من 30 دەفتەرمێ کورە چاو ئەم باو نازانم چی و چی و چی و چی سیرەکەی تێم ناوە لە بڕی شتەکەم خستۆتە بینی خۆم و خۆتەوە تۆ ژەڵی زەرەرم کرد ینی بەشێک لەو شتا ینی ئیش هەستەکەم ئەوەی جەنابیشت جۆرێک لەوەی تایە ینی حەزت نەکردووە تۆزێ خەڵک بیزانێ و دوتە ئیشێکە لەگەڵ پزیشکەکەمە دووقۆڵی ئەیکەین و نەخۆشخانەیەکە دانین بۆچی دەروون بیزانێ من ڕاوێژی پێ بکەم هەستەکەم شتەکان وانە تۆی کاک دەروون کاک دەروون ینی بۆ نمونە حەزت نەکردووە خەڵک بزانێ تەواوە ڕاست دەکەی وەنیە ڕاست دەکەی کاک دەروون ئەو ژنە یعنی هەر ئەمنی ئەوها لێ نەکردیە پارەی لە چەند کەسی تکە وەرگرتیە بە ناوی مستەشفا و بە ناوی چەند کەیسی تکەی هەیە ئەمە لێرە ئەوەی پێم سەیرە یعنی ئەو کەسانێک کە پارەی خەرچی دەخۆن زۆر بە ئاسانی لە یاسایی باشە یعنی ڕزگاریانە بێ خۆیان دەرباز تۆ دەردی کوردە لە دەسەکە و کەشفەتۆ کورت و پوخت لە ئێستاوە چی پێکرێ ئەو پەڕێزە بەڵێ
ئەگەر سڵحی نەکردیە تا ئێستا ئەم ڕێگایکی قانونی لۆدادەنێم طبعاً ئەتو ئەو ئافرەتت لە ڕێگای هاوسەرەکەیەوە ناسیە ئەتو نەخۆشی هاوسەرەکەی بووی بەری لە ڕێگای هاوسەرەکەی یعنی 100% عنصری جەزایی لەناو قەزیەکەی تو هەیە دەتانی سکاڵا لە دکتۆرەکە و لە ژنەکەش بکەیت لەبەر ئەوەی لەژێر عاتیفەی نەخۆشایەتی کە ئەتو مافەچی قانونی خۆت هەیە سکاڵای لەسەر تۆمار بکەی کە فێڵیان لێت کردیە یعنی کە تێ ژێر کاریگەری و عاتفەی کە لە وەکو دکتۆرەك هەد بووە لەگەڵی فرتوفێڵیان لەگەڵت کردی و پارەکەیان لێت خواردیە دەستا قانونی خیانەتی ئەمانە مادەی 453 ئەگەر سڵحت لەگەریان نەکردیە پارێزەرەی زیرەک لە خۆت باشە بۆ مادەیە دەستگیرەکرێن و ئیجراتی قانونیان لەگەڵاکرێن مشددی ئەوە حاڵەتی مشدد و توندی تێدایە ئەگەر نەکرا ئەویان لە بۆ دادگای بەجێ دەهێلین دەبی دادگا بڕیار بدەیانی ئەو دادوەرێک کە دەستە لای یعنی ئێستا کە ملکەتیان کردم کەوا سولحەتی عشایریان لەگەر بکەم یعنی ملکەتیان کردم بەوەی کە سولحەتی عشایریان لەگەر بکەم ئەو هەموو بەڵگە و ئەوەشم هەیە کە باشە کاگاسۆ بزاناڵێ سڵح عشایریەکەی تەنازلت لە کۆمپیالەکەی کردیان تەنازلت نەکردیە ملکەتیان کردم بەرێ ملکەتیان کردم گوتیان دەبی تەنازل لە کۆمپیالەکەی بکەی ئەمە پارەکەت ئەوە دەکانی خۆم دەڵێم بە وەکیلەکانم لۆ بۆ خەڵکی هەرێمی کوردستانیش باو مەسەلە بزان مەوزوعی داوا لە قەرزەوە بیگرێ هەتا کۆی ئەوەکانی کە باوەڕ بکەوە چی نەشتەرگەری مێشتی بە شەروایە وەکو ئەمەلیاتێک دکتۆرێک چۆن دەچی ئەشیعەت پێدەگری و تەختیتی دڵت لە بۆ دەکا ئەو شتانە پارێزەر چارەسەرت دەکە ئەگەر یەکەم دقە خۆت بگەێنێ لای بەڵام کە لە دەست دەرچوو وەکو ئەو برادەرە ئێستا من ناتانم وەک پارێزەرێک مەسەلەن دەبمە دکتۆری تۆژی چێ پێ ناکرێت لە ئێستا لە ئێستا ناتانم هیچی لۆ بکەم بەڵام ئەگەر ئەو سڵحەی نەکرد بە یعنی دەمتانی بۆ چ بۆ خۆم ڕێگایەکم لە بۆ دانابات بگەیشت باوە مافە باشە بەس من ویستم یەکشت بڵێم چونکە لەناو بەرنامەکە ئێمە دوو حاڵەتمان هەیە حاڵەتێکمان هەیە قەرزی پێوەدرێ حاڵەتێکی ترمان هەیە ئیستثماری پێوەدرێ ئەمەی ئەم برایە کردوێتی یا خەڵکێکی کە کردوێتی بەشێکی ئەمە قەرزی پێ ناوترێ بەڕاستی ئەمە تمۆحاتێکە کە ئەخرێتە بەردەمی ئینسان من بە تۆڵێ مەڵێم وەرە پارەم بەرێ با بەیەک و ئیستثماری پێ بکەین لە قازانجەکەیان بەش دێدەم واتەوە بەریێنانەکەین بەوە وەکو ئەو قەرزەیە کەوتم ئەمریکا قەرزەکە بۆ بەرزکردنەوەی ژێرخانی ئابووری خۆی بە بەردەوامی تەطویری پێ بکە عێراق قەرزەکە بۆی معاشی موچەخۆرەکانی خۆی پێ بدە ئەتوێ بڵێ قەرزەکەی ئەمریکا قەرزێکی تەندروستە و قەرزەکەی عێراق قەرزێکی ناتەندروستە بەدڵنیایەوە ویستم ئەوت پێ بڵێم بەڵام لە تەندروستیەکەی لەکوێ دەرەکەوێت لەوەی کە من ڕێکارەکانی پرۆسەی قەرزکردنەکەم چۆنە و چۆن نەتوانم ئەم قەرزە بدەمەوە وڵاتێکی وەکو ئەمریکا کاتێک ژێرخانێکی اقتصادی باشیە بێ پارێزەری ئەوەیە کە بتوانێت مامەڵە لەگەڵم قەرزە بکاتەوە بیداتەوە ڕێکخراوی سندوقی دراوی نێودەوڵەتیە ینی دنیایەک ئەو منەزەماتە دارایانی کە مامەڵە بەڵام وڵاتێکی وەکو عێراق کاتێک نەوت دێتە خوارەوە لەبەرەوە قەرزەکەی کردووە نەوت لە خوارەوە بووە نەیتوانی و معاشی موچەخۆر بە بەڵام کە دێ قەرزەکە باتەوە گەر نەوت بێتە خوارەوە جاریکرد ناتوان قەرزەکە بدە واتە ئیستثماری من بڕەپارەوە نەکردووە کۆمپانیایەکی باشە مامۆستا بیلال تو زۆر حەزەکەم بچینە بابی شەخسیەوە ئەو پرسیارش لە تۆکەم پارە و خوراوە ئەیتر لە 50,000ەوە بیگرێت تا سەرەوە ینی ئەمێ بە کورتەکەی پەرژینێکی قایم بێ هەڵ خەڵەتێنراوی تۆژۆک و هەر کەسێکی تر من ئێسا گەر و پرسیارە لە خۆم کەسا من خۆم جواب پێم ینی من ئەتوانم بڵێم لەژێر ئەو کاریگەری عاتیفەی کە جەنابێ باسیەکەی دایان جار تووشی و حاڵەتە بوو میتر بچووک بێ و گەورە بێ من هەڵخەڵەتاوم حەجمی بچووک لە کاتێکە کە ئەم هۆشیاریانەم نەبووە بەڕاستی هەم توانای عقلی خۆم مێشکی خۆم مەراحلێک بووە کە نەمزانیەوە بەڵام ئێستا قەرزم کردووە و ئێستا لەوانەیە خاوەن قەرزەکەم بۆ منە بیبینێ لە مەرحلەیەکە قەرزێکم کرد بۆ دروستکردنی خانوویە بۆ خۆم باشە و لەسەر تەکلیفی خۆی یانی ئەوەی کە قەرزەکەی داوە بەس پاسەوە ڕێزمێ بووی چکە دایناسنیەوە کە هاتوتی ئەبێ خانوویە بکڕی بۆ خۆت وتم خانوم ناوێ وەزانکە واوانە ناتوانم قەرزەکەت بەمەوە بەم حاڵە دارایی کە خۆمیتیام وتی نەخێرە بێ قەرز بەڵام هەتا بەشەکەی دووەمیت بۆ تەواوکەم پرۆسە قەرزەکەم داوە پێی گەشتمە مەرحەلەیە سیارەم پێویست بوو سیارەم نەبوو باشە کەویستم بڕۆم سیارە ڕێک خۆم لە بەردەمی بەرپرسیارەتیەکە دانا من قەرزاری کەسێکی وەکو کاک دەروونم وتومە پێت من قەرزم لێ کردووی بۆ ئەم خانووە و خۆش ێزانێ بە تەکلیفی خۆی خانۆکەم کڕیوە باشە ئەی ئەخلاق ئەی مامەڵە ئەی سەرجادە ئەی ڕێگاوبان ئەی دۆستا قەرزی خانووە سیارە بکڕم ڕۆشت مەلای خۆم خێزانم ێستا خێزان بیبی نێزانێ چوینە ماڵیان دانیشتین وتم وەزعێکی عایلی من هەیە پێویستیم بە سیارەیەکەیە قەرزێکی تۆش لای منە ئەم ڕەپاریکە کۆم کردوێتەوە ئەگەر بیدەمەوە بە تۆ قەرزەکەی تۆ سافە بێ
بەس ئەگەر سیاری پێ بکڕم قەرزەکەی توەکەوێتە 6 مانگ 7 مانگ ئەوە شتێکی داهات و سیارێکی ئەوە ئارزان بکڕم سیرێکی کردی پێکەنی وتی تۆ لە تێستەکە دەرچووی قەرزەکانی کە پێشووتر هەمووی هاتووەتەوە بڕۆ سیارەکەت بکڕە و سیارەکەش بەخۆی کڕی چکە لە دوور بوو لێمەوە وتمە سیارم بۆ بکڕەوە حاڵ و مەسەلەوە پا مەبەستم چییە لەمە من نامەوێ بڵێم بە خەڵک بڵێم قەرز مەدە بەڵام قەرز چۆنە دەی قەرزە دەی ئەبێ بزانی بۆ چییە ئەبێ بزانی چی مدەیەک لە بینمانەیە وەکو کاگاسوتی ئەبێ نووسراوێکە بێ لە بینمانە ئەم ڕێکارانە بگرە بەر بۆ ئەوی بتانی بەلایانی کەمی ئەگەر خەلەلێک هەبوو لەو کەسێک کە قەرزەکەت بداتۆ بتانی لەگەڵ خۆتا دوکۆمنتێکتە بێ لە بەردەمی قانونا داکۆکی لە خۆ بکەیت من بە ڕەحمەت بەجارێککە ناوی باوک مێنم بۆ مەبەستێک مامۆستا جاسمی میوانی جەنابەت شایەتی ئەم قسەیەم بۆ ئەدا چکە لە سوشال میدیای خۆیان بڵاوی کردبووە ئەو ڕۆژێک کە باوکم وەفاتی کرد لە مەرحەلەیەکە باوکم حساباتێکێکەوێتە لای کەسەکە ئامادە نییە بیداتەوە باوکم پێڵێڵێ بڕوات بە شەرع هەیە یا بە قانون کابرا دێ بیرەکاتەوەوانە ئەڵێ ئەگەر بە قانونە با بچینە قانون لێت وەرەگرمەوە ئەگەر قەناعەتتیش بە شەرعەیە چکە مەملەتەکەتەکەی ئەمە وایە با بچینە لای شەرع کابرەکە ئەڵێ بە شەرع ئەڵێ باشە مادام واشە با بچینە لای مەلایە کە تۆ خۆشتەوە و دۆست و نزیکی تۆیە ئەڵێ من حەزەکەم بچینە لای مامۆستا جاسم خزمی خۆمە ناسراوی خۆمە باش کە ئەڕاتە لای مامۆستا جاسم بەخوا بۆی نەکەومە هەڵەوە یا لە سوشال میدیا بڵاوی کردبوو یا لە تەعزیەکە باسی کرد چکە دیمەنەکەی ێزانم بەس دوکۆمنتەکە بۆی وەکو خۆی بکە کاتێک کاک دەروون ئەڕۆنە لای مامۆستا جاسم ئەڵێ ڕاستە تۆ نزیکی منی بەڵام حەقەکە حەقی حاجی سەعیدە بە حەقی شەرعی حەقی ئەوە بەڵام کێشەکە لەوەیە لە وڵاتە خەڵک زۆر جارێ نە ئامادەیە بە قانون قەرزەکەت داتەوە نە بە حەق بەڵام بەلایانی کەمی دوکۆمنتێک بەڵگەیەک سلمێنەری ئەوەیە کە من بتوانم بەشێک لە مافەکەی خۆم وەرگرمەوە چیرۆکیشین بوو زۆر حەزم لەو چیرۆکە تایبەتانەیە ببوورەوە چوومە ئەوە و باوکی ئازیزش هزار جار ڕەحمەتی لێ بێ و لە شوێن وجێی خۆی بێ زۆر باسکراوە و ئیشەڵا نمونونەکەش ێستا جەنابتی کە لێرەی هەر بمێنی پارە و خواردووە پارە و خوراوە هیچێکیانی تایە ئەڵی کەس ناتانی پارەی من بخوا ئەمە حامینی مەچووکە گەبتان پارەی من بخۆن باشە ئەی پێشەوەی برادرێکی زۆر خۆشەویستم تەلەفۆنی لۆ کردم گوتیان $1000 بە قەرز دەوێ باش گوت وڵای کاکە من تو برادری یەکی لۆ لێگە عادز بین پارەت نادەمێ بە قەرز چونکە دەمزانی $1000 دەڕوە باشە برادری نزیکی شێبوو نزیکشم بوو نەمدایە پاش فترەی دیتمەوە گوت وڵی شەی چاکت دامێ نەم دەتوانێت بدەمەوە پارەکەی گوتی شت چاکت کرد وەنی ئەگەر بداتی هەردووچوو لە دەسە هەردوو برادایەتێکەشم لە دەستدەدا و پارەکەشم لە دەستدەدا لێ نەمدایە یعنی ئەوەش دەکەم کە لە بۆ خەڵکی کە پارە بە ئاسانی نەدەن بە قەرز بەڕاستی چکە وەرگرتەوەی زۆر سەختە باش ئەگەر تۆ پارەبەی بە قەرز بە من چۆن ئەڵێتێ بۆی کە ئەم بۆی ئەوە سادەیەکەمەوە بۆی کە بینەری تر هەڵ نەخەڵەتێ گریمان من ئێستا لەگەڵەکانی خۆم کە ئەتعابیان دەکەوتەکەن عقدیان لەگە دروست دەکەم باش پارەش نییە کاکە با من زۆر هینێکم قەرزەی بە هاوڕێیەکی وەکو براوایە بەڵێ چۆن ئەیتێ یەکەم جار طبعاً بیر لەوە ناکەمەوە کە بە قەرز بیدەمێ چکە ئەگەر بیدەمێ خۆت گۆتنی ئەوش دەدەزێتەوە و پارەکەش دەدەزم بەڵام ئەگە بیدەمێ بە کۆنووسە ڕستمی دەیدەمێ زۆر هاوڕێش زۆر ئەیب نییە مەسەرەن تۆ بە هاوڕێک بەس لە بۆ برا و ئەو شتانم براوشتنا بەڵام بۆ هاوڕێکە ئەیب نییە لە خۆتۆ تۆ بە من بڵێ ئێستا ئێمە لەگەڵ شەریکاتا کە شتێگەکرین ئەو شتەیم زۆر بەدڵە هەر لە عێراق دەرچووی پارەکە داوەتێ هەرچیەک بێت ئەلت خوا ئیمێڵێ بکە هەر ئیمێڵەکەی لێ داوە هەر بەڵگەیەکە لێ سەنێکەکە لێ دەستێنێ باشە ئەیب نییە مەسەن لە ڕۆ کۆمەڵایەتێکەوە من بەمەبەست دەڵێم ئەمن هاتی دەگەێنم کە عیب نەبی دەرێم دنیا مردنا یعنی یەکێکمان شتێکمان لێبێ با کۆنووسەک لە بینمان هەبی لە بۆ خۆت باشترە و لە بۆ منیش با یان قەناعەتی لۆ دروست دەکەم کە ئاسایی ئەو کۆنووسە یان ئەبێ و کۆنووسە بکەی یانە بێ دڵی خۆتا گردنی ئازادی بڵی نامە دەبی دەستیش لەویش بشۆی بە یەکجاری چکە ناداتەوە قەرز چۆن لێچێک یانی چۆن قەرزەی بە هاوڕێکی زۆر نزیکە یەکەمەوە بزانم قەرزەکەی بۆ چییە دووەمە بێ پێم بڵێ چ کاتێکم داتەوە نەک بڵێ هەفتەی داهات و مانگی داهات و ساڵی داهات و 365 ڕۆژە پێم بڵێ شەمە ئەدەمەوە من خاتری شێگرم بڵێم یەک شەمە بۆم بێنەوە دوو شەمە بۆم بێنەوە باشە کەوتی دوو شەمە ژێنمەوە ئەڵێم ئەگەر ناتێنایەوە ئەڵێ کاک دەروون شایەتمە ئەڵم دێ ئازێت بکێشە تەلەفۆنێ بۆ دەروون بکە کاکە دەروون آخر سەیریکە مامۆسا باشە ئەما گەر هاوڕێکیش بێ ڕوویە ئەم شتانی لەگەڵ حجمەکەی زانێ بڕەکەی زانێ کاک دەروون تۆ لە ڕۆژگارێکە کاکە $500
با باسی 500 دلارکەی من سیرکە پرۆسیەکەیە لە کوردستانە کێشەکە لەوەیە نظامی دارایی ئێمە هەڵەیە ئێمە لە هەرێمی کوردستانە لەبەرەوە هەموو حرەکەکانمان بەکاشە منە بێ قەرزەکەم بەدەست بدەم بە تۆ باشە وای لەبەرەوە سیستەمێکی دارایی باشمان نییە بانکێکمان نییە لە هەرێمی کوردستانە من جاری وایە موچەی موچەخۆرەکەی خۆم کارمەندەکەی خۆم لە FIB-ەکەەوە بۆیە نێرم لە بەشی نۆتەکەی پێڵێ من پارەیە چیە بۆتە نێرم لەوانێ ئەو بیری لێ نەکردێت بەس من بیرم لێ کردوێتەوە پێ ئەڵێم ئەمە موچەی مانگی دەیە بۆ جەنابەت ڕەوانە کراوە بۆ ئەوەی بەلایانی کەمی سبێنە لەەوە 450 بە 500,000 ملیۆنێکە بە دیاری بۆ میناردووە بۆی دوکۆمنتێکەکە بێ لە بەردەسی منەوە یەک سوچی بچووک قسەکە و بیر نەچێتەوە یەک سوچی بچووکی شەیە من هەمیشە حەز ناکەم لەم بەرنامەیە باسی سیاست و حکومت و وڵات و پارە و نازام ئەمە بکەین لە بڕووی اختصاصی ئێمە ئەم گۆشەی ڕوودا و بەرنمەکەی من گۆشە کۆمەڵایەتەکەیە ینی قەرارمان ناوە باسی دەکەین بەڵام هەر ئەبێ باسیکەی ینی دیوێکی شەیە کاگاسۆ یعنی ئێستا تۆ قەرزیاوە بە من لەسەر ئەساسی مەعاشەکەم ئەڵەم 3 مانگی ترە دەمە بیرم کردێتەوە بۆ هەر مانگێ 300,000 تێمەوە کاتە 900,000 ئەی کە مەعاشەکەی من دواکەی من قڕی چۆ بکەم بەسەرمە پابندی دەبی هەر پابندی بۆی کە موچەکە تا تەر کاتێک بوو بیدەی دوا قسم پێشنیارەکەم بۆ کەسێک کە گوێ لە ئێمەگرێ بەلاتەوە ئاسایی بێوەکو چۆنە چیتە لای دکتۆرێک ڕاوێژەکەی زۆرترین ڕاوێژ بکە من نەزانم بەچی ئارەقێک بەچی مانوبوونە پارێکت کۆ کردوێتەوە حەقی خۆتە کە پرس و ڕاوێژ بکەی بە زۆرترین خەڵک بۆی بتوانانی کاتێک قەرزە دەی بە یەکێ بتوانانی چۆنیش بزانی وەریگریتەوە چکە قەرزدان ئاسانە وەرگرتنەوەی قورسە وەکو چۆن ئەڵێن لە فرۆشتن ناڵێن فرۆشتن ئاسانە بڵێن کڕین ئاسانە فرۆشتن قورسە بە هەمان شێوەمە پرۆسەیەەکە بەو هیوای کە لە حکومت لە خۆیەوە دەست پێ بکە حکومت قەرزارێکی زۆری مۆزەف و موچەخۆرە لە هەرێمی کوردستان قەرزی موچەخۆرەکان باتەوە مؤسسات دادگا ڕۆڵی خۆی ببینێ و باشتر و چاکتر کەناڵ و میدیا لە هەرێمی کوردستانە ڕۆڵێکی باشتر ببینن لەوەی کە هاوشێوەی باشمان نەکرێن بەرنامەیەمان لەسەرەوە کرد من پێم وایە هەموو ڕۆژێکە بەرنامە هۆشیاری دارایی هۆشیاری یاسایی چکە تۆ لەگەڵ خەڵکە مامەڵاکەی وەکو چۆن ئێستا پەتایەک بڵاو بێتەوە حەزەکەین هەرچی کەناڵەکانە ڕوودا و لە بابەتی کۆرۆنا نموزەجێکی زۆر جوان بوو یعنی ئەکرێ بڵێن بەقەدەر 2-3 دەوڵەت ڕۆژانە پێمانیەوە دکتۆر هەناسەوی کۆرۆنا چییە چۆنە دەستکێشکە دەست فلان ئێ بۆ باسی ئەو معانەتە دارایی ڕۆژانە نەکەین کە ڕۆژانە هاوڵاتی پارە لە گیرفانی دەرەێنرێ لەژێر ناو ستایی جیاوازە بۆیە کۆمپانیاکان دامەزراوەکان مؤسسات هاوڵاتی هەمومان هەست بە بەرپرسی بکەن متمانە یەکتری نەدۆڕێن دەستخۆش لە کۆتایی ئاڵێم قسەکەی سەرەتاکەم ئەڵێم هەم قەرزارەکانم بۆ تاکەن هەم ئەوەی کە قەرزیژە بۆم تاکە بە شەرمنی و بە ساویلکەیی و بە کڕوزانەوە و بە متمانە و بە عیبە و بە شاردنەوە کۆمەلگا لەمە خراپترە بێکەی بینی بۆیە کاتێک کە قەرزێکی بە کەسێکی نزیکی شت ئەوە تا پارێزەرێک و ئەتوانم بڵێم توێژەرێک نوەکو توێژەریش ئەو بینم و ئابووری ناسێکی شارەزاش ڕوونەکە بۆ هەرە کەسە نزیکەکانیان چۆنچۆنی مامەڵی قەرزدانەکەن تۆش ئەگەرەتەوێت تەندروستانە قەرز بیت و قەرزەکەت وەرگریتەوە و قەرزار و ینی هاوڕێکەت و پارەکەشێ بێکەوە لە دەستنەی سەرێکیان بەرنمەیە بکە و بێشەرمانە مامەڵە لەگەڵەوەکەی سابکە هیوادارم شتێکمان کرد بێ و هیوادارم میدیاکانی تر چامان لێ بکەن ئەم گرفتانە گرفتی ڕۆژانەی هەموو کەسێکە لە بریەوەی من چەند جارێکم شتە دووبارەکەمەوە لە بریەوەی کە بەدەیان میدیا خەریکی دروستکردنی زەڵاتە و تەماتە و خیارێکن خەریکی ئەم کەیسانە بن بۆی کە کۆمەڵگەکەمان وریاتر بێتەوە و کەمترین دۆخی دەرونی و کۆ بەڕێزانە دروست بێ خوافیس دەستان خۆش بێ بژیتان دەستان خۆش